ئاکان فامی زووی بەغداد ئامادەیە. ئاکان پێم بڵێ سەیف سامی گەیشتۆتە پەرلەمانی عێراق لە لیژنەی داراییە. بڕیار وایە ئەندامانی کوردی لیژنەکە پرسیاری سەبارەت بە مووچەی کوردستان لێ بکەن. داوای ڕوونکردنەوەی لێ دەکەن بۆچی مووچەی کوردستانی ڕاگرتووە لە کاتێکدا پێنجشەمەی ڕابردوو بڕیار درا مووچە بنێرێت. بەڵێ ئاراز کەمێک پێش ئێستا وەزیری دارایی سەیف سامی گەیشتە لێژنەی دارایی ئەوەی کە هەر ڕاستەخۆ کە گەیشتە لە ڕۆژنامەنووسان بەتابەت ڕۆژنامەنووسە کوردەکان پرسیاری ئەومان لێ کرد کە ئایا مووچەی مانگی 5 ڕەوانە دەکرێت یاخودنا ئەو ڕاستەخۆ ئاوای کرد. یعنی دەڵێ مووچە نییە، ینی بەو ئێمایی کە ئەو ئیشارات دەکات نازانەکەی مووچە دێت کە خۆشی خودی خۆی وەزیری دارایی عێراقا. بۆیە ئێستا ئەوەی کە ڕەبت کراوە بە بابەتی مووچە ئاراز هەر پێشتریش لە ئەو لێک تێگەیشتنەی کە هەیە لە پرسی مووچە لە کۆتا خاڵدا باستەوە کراوە هەر کاتە نردینەوە تێرەمی کوردستان دەست پێ بکە ئەوە ڕاستەوخۆ مووچەش ڕەوانە دەکرێت لەلایەن بەغدادەوە بۆ هەرێمی کوردستان. ئەوەی هەیە کە هێشتا کۆبنەوەی لێژنەی دارایی هێشتا دەستی پێ نەکردووە بابەتەکە پەیوەندی بە بابەتی مووچەخۆرانی هەرێمی کوردستانەوە نییە. باسی گشتی دارایی عێراق دەکرێت، باسی بودجەی گشتی عێراق دەکرێت، بەڵام ئەوەی جێگەی باسە کە تا ئێستا پەرلەمانتار کوردەکان کە لە لێژنەی دارایی عێراقن تا ئێستا ئامادە نەبوونە لەگەڵ کارمەندێکی لێژنەی دارایی قسەم کرد کە ئایا دێن یاخودنا و پەرلەمانتاران ڕوون نین، هەرچەندە نامەشیان بواتەوە کە وەزیری دارایی دێت کۆ دەبێتەوە، بەڵام تا ئێستا ئەو پەرلەمانتارانی کە کوردن لە لێژنەی دارایین ئامادەی کۆبنەوەکە نەبوونەوەی هەند پەرلەمانتارانی دیکەن لە ئەندامانی لیژنەی دارایی ئامادەن کەمێشکە کۆبنەوەکە دەست پێ دەکات کە بەسەر پەرشتی عەتوانی دەبێت. وەکوتم بابەتی بانگێشتکردنی وەزیری دارایی هیچ پەیوەندی بە بابەتی مووچە و مووچەخۆرانی هەرێمی کوردستانەوە نییە، تەنیا بابەتی باس لە بودجەی گشتی عێراق دەکرێت، باس لە خشتەی بودجەکانی 2025 دەکرێت کە تا ئێستا لەلایەن حکوومەتەوە ڕەوانەی پەرلەمان نەکراوە، باش لە گومریکی گشتی عێراق دەکرێت ئەو بە ئەلکترۆنیکردنی دەواازە سنووریەکان ئەوانە بە گشتی باسی بابەتی دارایی گشتی عێراق دەکرێت لەم کۆبنەوەدا. زۆر باشە. ینی ئاکام پەرلەمانتارە کوردەکان ئەندامانی کوردی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق بایکۆتی کۆبوونەوەی ئەمڕۆیان کردو لەگەڵ سەیف سامی یاخود کاروباری پێویستیانێ بۆیە نەیانتوانیوە لە کۆبوونەوەکەدا بەشدار بن. ئەمڕۆ بەشداری نەکەن، کەی بەشداری دەکەن لە کۆبوونەوەیەکی واستیاردا؟ بەڵێ خۆی ئاراز ناتوانین بڵێن بایکۆتی کۆبنەوەکەیان کردو، بەڵام نامەیان بۆ هاتووە لە ڕێگەی واتسابەوە لە گروپی تایبەتی خۆیان لێژنەی دارایی کە ئەمڕۆ بانگێشتی وەزیری دارایی دەکرێت. هەمویان ئاگدارن کە ئەمڕۆ بانگێشتنامە هەیە، بەڵام تا ئێستا وەکوتم تا ئێستا ئامادە نین لە لێژنەی دارایی. ڕەنگە لە کاتژمێرەکانی داهاتوودا بتوان بەشداری کۆبنەوەکە بکەن، بەڵام بە شێوەیەکی گشتی ناتوانین بڵێن بایکۆتی کۆبنەوەکەیان کردو، بەڵام تا ئێستا نهاتونەتە لێژنەی دارایی و یعنی بەڵام پێشتر ئاگدار کراونەتەوە لەو کۆبنەوەیە. دەستەکانت خۆش بێ ئاکام، زۆر سوپاس بۆ هەر پێشاتێکی تازە بێگومان دەگەڕێنە وڵات و